بەشی خاڵە کامەران مامە عەلی خۆشەویست بەشی مامە خالیس ماقوڵی هاي من فرمان بێلانم دانیشتی شەمسە ماڵم ئەمن فەرمان بێلانم دانیشتی شەمسە ماڵم هەموو دنیا دەزانێ کە من لەوێیە ماڵم هاي مترجم و بەندێژم تەمەن بس و پێ ساڵم ڕۆژنا ڕۆژێ لەگەعدەم بەخوا گەلێ سەرقاڵم لەخوای گەورە بەزیابێ خاوەن ماڵ و مناڵم هاي بەخۆم بەحتی خۆم ناکەم بڵێم باشە عالم حەز ناکەم هیچ کەسێکیش هەڵدا بە شان و باڵم هاي هەر کەسی سەمم دەکا من یەک بەخۆم خۆشحاڵم باواتە دانیشێ بە دوو قۆڵی لە پاڵم بەڵام هێشتا نایناسێ فەرمان بێلانەی زاڵم هاي بەخوا گەر هەوەسم بێ هەر هەمووی ڕادەماڵم قوربانی ئەو کەسەژمم دەپرسێ لە ئەحواڵم زۆر بە شاکی دەمناسن هەموو دۆست و ئۆڤاڵم هاي ناڵێم مەلای مزگەوتم دایم لەسەر بەرماڵم هەندێک کەس لایەن وایە دایمەن مەسوو خەیاڵم سەرخۆشی مەیخانەما یان نەشعەی کری ساڵم هاي زەمی هەر کەسم کرد بێ گوناحی وی وەباڵم هەر کەسی زەمم دەکا نەزانیە کە ڕووناڵم هاي بۆکە کامرا ڕەسەنە دانیشتووە لە پاڵم بۆکە عەلی دانیشە هەر خۆتی پشت و پاڵم بە قوربان مام خالید بێ هەموو سەروەت و ماڵم هەموو سەروەت و ماڵم هاي بەندی فەرمان بێلانە تاکن لە نێو وازەران بەندی فەرمان بێلانە تاکن لە نێو وازەران بە پەنجەی مامە زانیار کوا من دەبم نیگەران هاي دەزانم پەنجەی خۆشە کوڕی نێو کۆڵەندەران میش بە بەند و بە شیعرم جوانیەکە دەکەم گران هاي بە جوانی دەڵا دەڵێم وەک شاعیر و نووسەران لە نێو جوانە سەر تۆپی ئۆباڵ بەملم توران هاي شەمسە ماڵ بەخرێ دێنێ هەتا هەولێر و کووران دوێنێ شەو لە داخی تۆ وەکو گورگ دەملوران هاي حیفە لە بەشتێ باری کە تێم مارە خەزوران بۆ کاک بەرزان بەک دەڵێم پیاوی ئۆتاق و ژوران پیاوی ئۆتاق و ژوران هاي بەشداری میوەیە سێ و هەنارە بەریان بەشداری میوەیە سێ و هەنارە بەریان پرچی ڕەشی شەڕیانە لەگەڵ شەماڵ و زریان هاي سۆمای بەختی ڕەشی منی بوویتە سەر دەستەی پەریان بەڕۆ بەجێم نەهێڵا دەمرم بە چاوی گریان هەر بۆ کاک ڕەحمەتی دانیش دەخوێنم بەرامبەریان بۆ کە محەممەد شا
شاشینا شاکەڵ دڵێم بەسەریان بۆ کاگاکەم بام دادە دەخوێنم وەک شەجەریان دەخوێنم وەک شەجەریان شراي وترمبيلي سنقد بفري قنديلي دستد وعمري بقري يا جرد الشيخ جنبيلي هاي لبرا وقاب كان دمرم بعيدة شنك لاوينيلي هاي بوكا عادل دانيشا بهموش قابيلي هاي بوكا عادل دانيشا بوهموش قابيلي بوكا كيوان ڕەسەنە بەرزی دڵی قەندیلی بەرزی دڵی قەندیلی بەروسایە ڕۆژێکی خۆشیم نەدی لە ژیانی ئەوسایە هاي خەڵکی دەڵێن گۆرانی لە هەوا و هەوەسایە بەڵام من خەمی دڵم لە نووشی پێنووسایە ئەوەی کە من دەینووسم دەیکوا بە عەقڵی کەسایە هاي کوارێ لە کتێبخانە و ڕۆمان و قاموسایە بێمە سەر عەسلی مەوزوع ژینم لە هەر ڕەسایە دڵم وەکو قوربانی لە ژێر یەک نەفەسایە هاي پیر بووم بە هاوڕێی گۆشان و دەرحەسایە خۆزگە پێش قەبر هەڵکەن قەبرمی هەڵبەسایە هاي یارم بەشە شرکەیە لەگەڵم بوەسایە منم فەرمان بێلانە بیناسە ئەم وەسایە ئەوەی لە مێشکی منە یاخود لە بەردەسایە کوانێ لە کۆمپیوتەر و لە حەوتی پڵەسایە هاي ئەوەی زانیار لێی دەدا کوا بە عەقڵی کەسایە هاي لەبەر پەنجەکانی بمرم خۆی ئوستادی مۆسیقایە هەر بۆ کاک ڕەحمانی دەروێر سەد پریا لێرەم وایە بۆ بێریتان دانیشە یادی دەکەم بەوخوا هاي پێم خۆش بوو بێریتان ئەم شەو لەو گەعدەیە دابایە هاي لێرە نیە جێگای خاڵی ئەو مەحەمەد سەدرایە هاي بۆ کاکامەرا ڕەسەن ڕەفیق نییە و برایە لەگەڵ عەلی دانیشە بەزنا موسمان جودایە هاي ساڵێ بۆ کاک بەرزان بڵێم وەڵڵا ناڕوا بەزایە مام خالی سماقوڵی بەرامبەرم وەسایە مام خالی دم لە پشت بێ احتیاجم بەس بەخوایە هاي کاک سەربازی مام حەمید یادی لە یاداندایە پێم فەخر و شارازیە بۆی ببم بە حیمایە هاي وەکو مام جەلال دەیگوت کوێر بم وێستە نەمایە یەکێتی قەت ناڕوخێ تا دنیا بە دنیایە هاي ئەگەر سەفین لە بن بێ یەکێتی لە بنایە هاي لێت بەزیابێ کا کەیوان کەیوانیش وەکو برایە هاي مادام بۆ کا کامرانە مادام بۆ کا کامرانە وەڵڵا ناڕوا بەزایە